بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیاد پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پێیان بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان تەوری ئەمڕۆمان لەسەر دایکە. لە هاوڵاتیان دەپرسم دایک لە لای ئێوە چی دەگەێنێت؟ منداڵی ئێستا ڕۆڵەی ئێستا چۆن هەڵسوکەوت لەگەڵ دایکی دەکات؟ بۆچی بەشێک لە خەڵکی کاتێک دایکی دەچێتە تەمەنەوە فڕی دەدات یان کەمتر گرنگی پێدەدات؟ ڕەنگە بۆ داواکاریەکانی زۆر جێ پێ نەدات و ئێهمالی بکات. ئەمڕۆ لێیان دەپرسم دایک چەندێک گرنگە؟ ئەو دایکەی کە 9 مانگ لە زیجی خۆیدا هەڵت دەگرێت و لەگەڵ ئەوەشدا تا پێت دەگەێنێ و تا گەورە دەکات شەوان بۆت هەڵدەستێتەوە کاتێک تۆ دەگری ئەو دەیەوێت بە پێکەنینت بخات و ئەو خەم و ناڕەحەتەی کە تۆ دەیچێژی نەیهێڵێت. ئەو بەخۆی ئازار دەچێژێت تا تۆ ئازار نەچێژی. من ئەمڕۆ لەسەر گرنگی دایک هاوڵاتیان دەدوێنم بابزانم بەشێک لە هاوڵاتیانی شاری ئەولێر قسەیان چییە؟ لەگەڵمان نابن. شەی دایک چی دەگەێنێ لە لای تۆ؟ ئەگەر بتەوێت وەسفی دایک بکەیت دایک قەت وەسف ناکرێت. دایک هەموو شتەکە بەڕاستی. ئەمە هەمومان خەرداری داکمانین. هیچمە هەمومان بەعاممان هەمومان خەرداری داک و ئەو جەبابمان. چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی. ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خوای هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکات. ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی. سلام علیکم. مادی تۆڵان سەرچاوان خێر برام باشی سەرچاوان بەخێر خێر برام. زۆر سپاس. دەپرسم چیت هەیە بۆ دایک؟ وڵا دایک زۆر پیرۆزە و دایک هەموو شتەکە بەڕاستی. دایکت لە ژیان داماوە؟ بەڵێ ما الحەمدولله. خوای گەورە تەمەن درێژی بکە. بەڵام بیرت کردوتەوە لە دوای دایکت ژیان چۆن دەبێت؟ مەخوای دەبێ بەردەوام بێ بەس دایکیش لە بیر ناکرێ ڕاستی. دایک لە بیر ناکرێت؟ نەخێر لە بیر ناکرێ ناوەڵ. ئێمە وەکو پێویست سۆز و خۆشەویستی خۆمان بە دایکمان بەخشیوە؟ نەخێر ناوەڵە. نەخێر ناوەڵە ئەوەی پێویستە نەما کردیە بەس. بۆچی نەماتوانیوە وەکو پێویست خزمەتیان بکەین خۆشەویستیان بدەینێ؟ وڵای وەیە ڕاستەکەی بەس هەر ئەوان زیاتر لەومان دەسووتێن و زیاترەوە چی برەی دایک زیاتر بۆ دەسووتێ؟ وڵێ ئەرێوەڵ بەڕێ. باشە چیت هەیە بۆ وانەی کە دایکی خۆیان فڕێ دەدەن؟ وڵای ئەوە شتەشی زۆر ناشرینە بەڕاستی. ئەگات و داکت بەخێوکەی ڕسکیش زیاد دەبی. من ئەرە وڵ ئێستا دایکم لای برایە گسکەکەمە ئەگەر بێتە لام هەردامەک گۆتیتم دەرکەی من واریە هەر وەختێک بێتە لام پێراوی سەر چاوم زۆرش سەردانی دەکەم ئینشاڵڵا. ڕاستی دایک ئەگەر بتەوێت وەسفی دایک بکەیت دایک قەت وەسف ناکرێت. خۆشەویستی دایک بەڕاستی هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەفەرمێ یعنی بەهەشت لە ژێر پێی دایکانە. یعنی ئەگەر بەهەشتێک لە ژێر پێی دایک بێ ئێمە ئەگەر بمانەوێ لە دنیا دەتوانین بەدەستی بێنین. بەڵام بەچی بەوەی کە چاکە لەگەڵ دایکمان بکەین. یعنی گوێڕایەلی ئەمرەکانی دایکمان بی. ئەمڕۆ ئەگە تەمەشا دەکەینە ماشەڵڵا زۆربەی لە خەڵک تەمەشا دەکەی یعنی بێڕێزی بەرامبەر دایکی دەکاتن. یعنی هەرچەندی ئەوەی کە ئێستا من تەمەشای دەکەم بەڕاستی ئەو جیلێک کە ئێستا جیلی ئەنتەرنێتە ڕێزم هەیەیانی لە بۆ گەنجانی ئێستا زۆر بێڕێزی بەرامبەر دایکیان دەکەن. بەڵام ئەو جیلەی کە پێش ئەوەی کە ئێستا من دەڵێم ئەوەی ئەنتەرنێت بەڕاستی دایک ئێستاژ لایەن گەورەیە. مادەم دایک لای شتێک وای کردووە کە ئەو ڕێزە یان ئەو تەقدیرەی دایکیان لەلا نەبێت. ئەوەش دوورکەوتنەوە لە دینی خوا. ئەگەر سیرکەی ئەوانەی کە پێت دەڵێم کە پێشوو لۆ ڕێز لە دایکی دەکرد لەبەرەوەی لەلایەنی دینەوە سەیری دایکی دەکرد. چونکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە بچی حتا لە قورئانیش باز دەکات. خوای گەورە دەفەرمێ ولا تقل لهما أف واتە لۆ نییە بە دایک و باو بڵێ ئۆفیش. یعنی چەندە گەورەیە خوای گەورە هەڕەشە دەکات لە ئینسانێک ئەگەر بە ئاسانی ئەتوو بڵێ ئۆف کەلیمەیەکە لە دەو دێتە دەرە بەڵام ڕێگە نادە خوای گەورە بە دایک بڵێ ئۆفیش. لۆیە خەڵکانی پێش جیلی ئەنتەرنێت کە دەڵێم شارەزای دینی خوا بوون. بەڵام گەنجی ئێستا ڕێزم هەیە لەبەر بەکارهێنانی ئەو شتا تافیهانی کە ئێستا بەکاری دەهێنن وەی کردێ کە دایک و باوک بەرامبەر بە منداڵەکان سووک بیتن.
ڕێز لە دایک و باوک ناژیرێ ئیدی دایک لە ژاماوە الحەمد لله لە فەزلی خوا بەزیاد الحەمدولله خی گەورە تەمەند درێژی بکە ڕۆژانە لەگەڵیدا پەیوەندەکانت چۆنە لەگەڵی زۆر الحەمد لله زۆر باشین دایکم هەر کاتێک ئێستاش ئەمن ساحب یعنی کچشم بە مێردا ئێستاش تەلەفۆنم دەکە هەر وەکو منداڵی تەمەشام دەکات دەرێ کوڕم وەرە فلان خواردنما لێنا فلان شیوما لێناوە یعنی بەبێ من خواردن ناخوا ئەدی هەرچەندی وەسفی بکەم یعنی ئێستا باشە خوا نەخواستە ئەگەر دایکی لە ژیان نەما چی لە ژیانی تۆ ڕوودەدا واللهی مەگەر ئیلا خوای گەورە بزانێ من نازانم یعنی پاشی دایکم چیم بەسەر دێتم بەڵام من هەستێک ینی تووشی چه هەستێک دەبی واللهی ئێستا وا کە باسی دەکەم گەروم گیرا ینی بە سەراحەت پێت بڵێم کە باسی دایک دەکەم کە باسی ئەو هەموو ماندیبوونی کە بەرامبەر بە ئەولادەکەی کردیەتی بەڕاستی هەرچەندی بڵێم یعنی ناتانم هیچ وەسفی دایک بکەم بەڕاستی دایک لە لای من ڕێزی زۆر زۆر گەورەیە مادەم لە لای خوای گەورە ڕێزی هەیە دەبێ ئێمەش ڕێزی بگرین لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیدی باشە هەرچەندە ینی تۆزێ ناخۆشیشە بەڵام ئەگەر بڵێن دواوشت دوڕستت لە ژیاندا کە بەدایکت بڵێ چ وشەکە چرسەکە بەدایکت دەڵێ کە جێی لێ بێ کە بیبیستێ والله تەنها داوای لێ دەکەم خوای گەورە تەمەنی بەرەکەتدارکە خوای گەورە وای لێ بکاتن ینی ئەو تەمەنی کەمایەتی بەخۆشی بژیتن تەنهات پێت دەڵم دایکە خۆشم دەوێت دایک هەموو ژیانە ئیدی بەبێ دایک ژیان ناستە سەر ئەگەر ڕۆژێک دایکی لە دەستدا خوانەکە ئینشاءڵڵا خوانەکە بەس دنیا ئیدی ناخۆشە نازانم قەت بیر کردوتەوە لە دوای دایکت ژیان چۆن دەبێت بە تاکیدی زۆر سەخت دەبی ژیان زۆر سەخت دەبێت بەبێ دایک ژیان لەگەڵ دایک خۆشە بە تاکیدی زۆرش خۆشە لەگەڵ دایک باشە ئەی دەبێت ڕەفتارمان هەڵسوکەوتمان چۆن بێ لەگەڵیان بە تاکیدی ئێستا یعنی داک کە گوتمان داک ژیانە یعنی دەکاتن یعنی چی لۆ بکەی کەمە هەر چێک لۆ بکەی کەمە لۆ داک پێ دوایە ئەو خۆشەویستی ئەو کە بە ئێمەی بەخشی بۆ شەونخۆنی بۆ ئێمە دەکرد ئێستاش ئێمە هەمان سۆز و خۆشەویستی بەو دەبەخشینەوە کە تەمەنی هەیە کە بە ساڵات چووە ناتوانن تعویزی بکەنەوە ناتوان کە ئینسان هەتا نەبتە داک و باک هەست بە خۆشەویستی داک و بابی ناکە لە بۆ خۆی چیش بکەم باوەڕ ناکەم تعویزی بکەمەوە کە ئەو شەوان کە شەو نخوونی کردێ لە بۆ من کە زۆر یعنی بە هەموو خزمەتی کردیمە لە دوعاکانت لە نزاکانت دوعا بۆ دایکت دەکەی بە تاکیدی بە تاکیدی لە بیرت نەکردو ئینشاءڵڵا لە بیری ناکەن هەیە بەوانەی کە دایکیان فرێداوە دایکیان بردوتە خانەی بە ساڵات چوان یان هەیە لە ماڵەوە دەری دەکات تەنها بەداخەوە لەو کەسانە منداڵی ئێستا لەگەڵ دایک و باوکی چۆنە؟ وڵاهی منداڵ ئێستا حەمەتەن باشە حەگیانە باشە بەڵێ تۆ وەکو خۆت دایک لە لای تۆ چی دەگەیەنی؟ وڵاهی ڕاستی داک و باوشم نەماوە بەخۆ بڵێن بە براکی دەژیم بەڵێ باشە لە دوعاکانت دوعا بۆ دایکت دەکەی؟ بەڵێ دوعای خێریان بۆ دەکەین بۆ داک و باوە ئێستا ئەگەر لە ژیاندا باە یعنی چیت پێ دەگوت چەندە چێلای چەند ڕێزت لێ دەگرت جار ڕێزمان لێ دەگوت و دەست خۆشکەریمان لێ دەکرد و بەڵێ ژیان بەبێ دایک چۆنە؟ وڵای ژیان بەبێ دایک بەڕاستی زۆر ناخۆشە ژیان بێ دایک ناخۆشە؟ بەڵێ ئەی چیت هەیە بۆوانەی دایکی خۆیان فرێ دەدەن؟ وڵای ئەوە ئیشێکی باش نیە بەڕاستی کارێکی زۆر قێزەڵونە ئەرە باش نییە شتیان بەڕاستی باشە دەبێت ڕەفتارمان چۆن بێ لەگەڵ دایک و باوک؟ ئێمە دەبێت ڕەفتارمان باش بێ بەرامبەر دایک و باوک لەبەر مەشاغلی دنیا و تەماعی دنیا کا خۆشەویستی داک و باب بە ماژە زارێک ئەویش چێ تەلەفۆنەکەی لۆ دەکات دایکوی باشی بە قوربانت بم ئەگە بە قوربانی دەبی دەبڕۆکنی لە بیری کرد ئەو داکەی چەند مانگ هەڵی گرتیە و چەند سار بە خێوی کردیە و شەو نخوونی کردی ئەو داکە پێغەمبەر دەفەرمووی بەهەژ لە بن پێی دایکانە 3000 ئەو زە چارەم گۆتیتی باوکان ئەمە هەمومان خەرداری داکمانین هیچمە هەمومان بەعام هەمومان خەرداری داک و ئەو زە بابمان
لەو شیرنێ هەردەستی دەگیرێ خەوەکەی لە خۆی حرام دەکە شیری دەدات دەیلاوێنتەوە لایلایچە ئەڵایەقۆ لە ئەسلی خۆیدا لایلایە ئەوە ئەڵایە بۆ کاتە دەینوێنی ئەو زە بە خۆی دەمیتەوە. باشە کە دایک ئەوەندە ماندووە وەکو خۆ دەڵێ شەون و خونی دەکا ئەی بۆچی ڕۆڵەکەی ئەو ڕێزەی لێ ناگری بۆچی کە گەورە دەبێت یان فڕی دەدا یان لە داواکاریەکانی بێزارە شتەکەی لە گۆڕێ شتەکەیە ئەمن بە تو برێم مەسەلەش کوردێ دەرێت چ بچینی ئەوی دەدوریەوە مەسەلەکە دیتێ کابرا گوتی بابی خۆی دەرکرد گوتی بڕۆ کوڕم بەڕەکەی لۆبینە بەڕەکە با لە بنە خۆی ڕابێخی لەبەر ئەو بارانەی مدارەکە چوو بەڕەکەی کردە دوو کردک گوتی لۆ کوڕم بەڕەکە گەورە بوو ئەوە لۆ گسکات کردەوە گوتی بابە ئەو کەرتە لۆ بابیت و ئەتو سبێنەوە چوی لێ هات ئەمش کەرتەکەی دی دەدەمە تو لە بنە خۆت ڕابێخی لەبەر بارانێ وەکو پێم گوتی تەماع زۆر بوو مەشاغل زۆر بوو مشکی لە زۆر بووە وەفاکم بووە ڕحمکم بووە ڕحمکم بووە لۆێ ڕحم نمایە لەبەر هەندی ئەوجا ئەو سیلە نما ئەو ئولفەتە نما باشە ژیان بەبێ دایک و باوک چۆنە والله وەکو برێسە یعنی تێنیت بی بەڵام لە مەجبوریان ئاوەشی گەرم بخۆی یعنی بەس نەخینشە ئاوەکە گەرم هیچ خۆشی نییە بەبێ داک و باب هیچ خۆشی نییە داگ هەم شتەکە لای من هەموو شتەکە سەرچاو ژیانە ئەگە داگ نەبوو ژیانیش نییە ژیان لەگەڵ دایکە عاتمان ئەم باوکم نما دایکم لەگەڵمە ئاساش هەتا مابم لەسەری خۆم لەسەر سەری خۆم دەکەمە تانزە لەسەر سەری خۆم یادەنێم کە دەستمەوە ماڵە دایکم لە ماڵەیە وەزان باوکم لە ماڵەیە کە ئێستا باوکم نمایە 5 دقیقە باوکم بێتەوە هەم ماڵ دنیای دەدەم بەس بۆ نەچکەمە با بڕاتەوە هیچ ناوێ بەس بۆ نەچی بابت بەس 5 دقیقە بۆنی دەکەم و با بڕاتەوە کە باوچین کە دەستمە دیوەخانێ ناوە ناو دەست بەگریان دەکەم کە دەکەی دیوەخان دەکەمەوە بۆچی دەگری کە باو بە خۆ دەزان چییە ڕئیسی بەشەریە هەم شتەکە پشتە پڕبڕەتە باسی باوک دەکرێ دەگریەی حتمەن چاوم پڕاو بووە تازە و کە باسی باوچ کرد چاوم پڕاو بوو چکە دەزانم کە دەری کەسێک لە ماڵی نەڕوە نازانی کۆ قەدری کە کەسەکە ڕۆی ئازە قەدی دەزانی دەری کەس چێم نێ ڕۆی ئەخوانەکە کەسەکە لێ بڕوە ئەو دەزانی دنیا کووە ئازە قەدی باب داوک باب دەزانی ئەو کەسانەی کە ڕێزی دایک و باوچیان ناگرێن کە دایک و باوچیان لە ژیان داماوە ئەوانە قەدری دایک و باوچیان نازانن ناوەڵە نازانی ئەوە کەس دەگەڕێتۆ سەر خۆی هەر کەس دەگەڕێتۆ سەر خۆی چکە ڕحم نمایە باوکت لە ژیاندا مابوو دڵت شکاند یەک جا لە ژیاندا دڵم شکاندێ ئەویش ئەلحەمدولیلا کە وەفاتی کرد لە خەستەخانەی لەخوای بەزابی گەدەنی هەمووانی ئازا کردو وت لە هەمتان ڕازیمە و بەس کە باوکم دڵم لێشکان ئەو 5 دقیقە کە چوومەوە ماچ کردمەوە گوت کوڕم هیچ لە بەدری نەبی بەس ئەمن کە بەرامبەرت ئەوە بووم عەساب بووم ئێستاش 5 دقیقە بێتەوە کنم هەم دنیای دەدەم ئێستا لە دوعاکانت لە دوای نوێژەکان دوعای بۆ دەکەی دوعای بۆ موسڵمانش دەکەم نەک بۆی کە شەوان دەنوم گەدەنی هەم موسڵمانش ئازا دەکەم دوعای بۆم کەسش دەکەم ئەزە دوای بۆ خۆم دەکەم شەی دایک چی دەگەێنێ لە لای تۆ ئەگەر بتێ وەسفی دایک بکەی دایک قەت وەسف ناکرێ دایک هەموو شتەکە بەڕاستی ئەمە هەمومان خەرداری داکمانین هیچمە هەمومان بەعاممان هەمومان خەرداری داک و ئەو جبابمان چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خۆی هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکا ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی دایک چی دەگەێنێ لە لای تۆ دایک هەموو شتێک دەگەنی لای من دایک ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی پێدەگەی ئەگەر داگ لێت ڕازی بوو کەواتە ڕەزامەندی خۆی گەورەت بەدەستینە لەبەرەوەی لە پاش پەرستنی خودای گەورە دووەم شت دایکە وعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا هەلە دووی ئینسان دەبی ئیطاعی داک و بابی خۆی بکە لا ئاتەشکە خۆی دەفەرمێ وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا ئەگەر داک و باب هەوڵدا لە سەڕێی ئیسلامەتیت هەلا ببە داک و باب زۆر خراپی لەگەر تێدەگەی وإن جاهداك لتشرك بي بشركة يعني لە بۆ خۆی بڕیار بدەی ما ليس لك به علم لەبەرەوەی ئەوانە نەزانن نەفامن فلا تطعهما لو كانت أتنابي جيبك بس وصاحبهما في الدنيا معروفا دەبی ئەتو دائما لە دنیا ساکەیان لەگە بکەی
لەگەریان باشبی لەگەریان نەرمونیان بی. زۆر باشە پێم بڵێ دەمێ بەڕاشکایی بزانم منداڵی ئێستا ڕۆڵەی ئێستا لەگەڵ دایک و باوکی چۆن ڕفتار دەکات. ڕۆڵەی ئێستا تقریبان تێدەگەی لەبەر دەگەێتەوە سەر پەروەردەکردنی ئێستا داک و بابەکە چۆنی پەروەردە بکە وا دەردەچێ تێدەگەی ئەو داک و بابانە ئەگە بە جوانی ئەولادەکانیان پەروەردەکەن بە خۆیان باش ببن لە بۆ داک و بابیان مندارەکانیان بە جوانی پەروەردەکەن مندارەکانیش باش دەبن لە بۆ داک و بابیان بەڵام ئەگەر داک و بابەکە بە خۆی خراپ بووبی لەگەر داک و بابی خۆی تێدەگەی ناتوانانی مندارەکان بە جوانی پەروەردەکە منداڵەکە زۆر خراپ دەدەچن خراپ دەدەچن و ئەزیەتی داک و بابیان دەدەن ینی هەمووی خراپەکانی خۆیانە دێتەوە ڕێیان لەبەرێ بە جوانی پەروەردەیان ناکەن دەگێتەوە سەر پەروەردە کە تو نەتوانی منداڵەکان بە جوانی پەروەردە بکەی چ دەبیتن خراپ دەبی لەگەر داک و بابی. پێم بڵێ ژیان بە بێدایک چۆنە؟ ژیان بە بێدایک ینی بەڕاستی زۆر ناخۆشە و زۆر بە ئازارە تێدەگەی لەبەروی کاتێک ئینسان کە داک و بابی هەیە کە داچی هەست بە خۆی بککە منداڵە گزکەیە بەڵام کاتێککە داچی نامینێ باوکی نامینێ و دەزانی ئەو دەست هەست بە خۆی دەکات کە ئینسانێکی بە تەمەنە و بەرەو مردن دەچی بەرەو تەمان دەڕوە دایک لە ژاندامەوە نەخێش ناوەڵە خدای گەورە لێی خۆشبی لەگەر گەورە لێ خۆشبی ئێستا ژیان بە بێدایک زۆر ناخۆش زۆر ئازارە ئینسان هەتا داچی نەمرێ هەست بە ئازار ناکە هەست بەوەی ناکە کە منداڵە تا داک و بابت ببینیگە تەمەنیشت گەورەبی هەست پێ دەکەی کە گەستەی گەنجی و منداڵی گەنجی ینی دڵت خۆشە بەڵام کە دەڕوا هەست بە تەمەەن گەورەی و هەست بە اختیاری و هەست بە ئەوەی دەکەی کە بەرەو قەبر دەچی بەرەو مردن دەچی بەرەو ژیانی نەبڕاو دەچی کە دەچیەوە ماڵ جاران حەزت دەکرد دایکە دەرگاکە لێ بکاتەوە طبعاً کاتێک دەرگا بکاتەوە ڕاستی زۆر دڵت پێخۆش دەبی هەست بەوەی دەکەی کە تو مناڵی بچووکی هەست بە دڵخۆشی دەکەی بەڵام کاتێک ئێستا کە داکرد نێمایە کە لە دەکەی دەدەی کە هەست بە فەراغێک دەکەی لە ئەوەی خۆت ینی داک هەموو شتەکە ینی هەموو شتێک دەگرێتەوە کاتێککە یەکەچکە دەرگا دەکاتەوە هەست بە بۆشایەکەی خۆت دەکەست بە کەم و کوڕی خۆت دەکەی کە گوتە دایک عنی هەموو شتێک هەموو سۆزێک هەموو ڕعمێک هەموو لە دایک پێ دەبێت هەموو شتێک لە دایکە. گەنجانی ئێستا ڕۆڵەی ئێستا ڕفتاری چۆنە لەگەڵ دایکی بە تایبەتی زۆر خراپە. چی وای کردووە کە خراپ بێ؟ هۆکاری ئەو موبایل و ئەتەرنێت و سایت و فەیسبوک و شتانەیە. باش ئەو دایکە ئەوەندە بە ئێمە ماندووە شەون و خونیمان بۆ دەکا بۆچی دەبێ خراپین لەگەڵی؟ خەناڵی ئێستا کە ئێستا ژیانەکە وەلات ینی خراپی زۆر بووە لەگەر دایک لەگە باوک لەگە برا لەگە خوشک لەگە هەموو کەسێک بە عامەتەن وەلاتوە. ژیان بێدایک چۆنە؟ دۆزەخە زۆر. لێرەوە چی بە دایکت دەڵێن؟ دەڵێم دەستت خۆش بی چاوت ماز دەکەم دەستیشی ماز دەکەم هەتا بژمنم بە قوربانی خۆلەکەی بم پێیمە. لە داواکاریەکانی بێزار ناوی؟ نەخێر بەحیاتی ئامادە منە سەری خۆمیدانی 24 ساعت هەرچی بڵێ بۆی دەکەی؟ هەرچی بلێ بۆی دەکەم. گەنجانی ئێستا ڕفتاریان هەڵسوکەوتیان لەگەڵ دایک و باوکیان چۆنە؟ بە تایبەتی دایکیان؟ وەڵڵی زۆر خراپ زۆر خراپ ینی بۆچی دەڵێ خراپە لەبەر چی ینی؟ وەڵڵی لەبەر مۆبایل و ئەتەرنێت و فەیسبوک و سناپ و تیکتۆک و ئیدی هەموو ئیمانی خۆیان دەخەنە سەر ینی بیر و شتی خۆیان دەخەنە سەر مۆبایل و ینی ئەوەندە گرنگی بە مۆبایل دەدەن ئەوەندە گرنگی بە برا و داک و خوشک و باب و دایک ئەوشتان نادەن هەمووی وەختی خۆیان لە مۆبایل و ئەتەرنێت و شتووە بەسەر دەبن. تۆ چۆن گرنگی بە دایکی خۆ دەدەین؟ وەڵڵی خراپ. باشە کە داواکاریی هەیە بۆی جێبەجێ ناکەی؟ بەڕێ وەڵا جێبەجێ دەکرێت بەڵام کەم ئەی سۆز و خۆشەویستی پێ نابەخشی کە ئەو زۆر سۆز و خۆشەویستی بە تۆ بەخشیوە؟ طبعاً گەنجانی ئێستا زۆری بە زۆریان کەم سۆز و خۆشیست دەبات ئەوەی لە دین تێ گەیشتی بیتن و با دین بیتن ئەو لە شتەکەی تێدەگاتن بەس کە غیری دین بیتن زۆر بە کەمی بە خراپی لە شتەکە تێدەگەن. دین وەکو خۆت دەڵێیان ئاین چۆن باسی دایکی کردووە؟ طبعاً باش لە ژێر پێ دایکانە. خەڵک داک و بابی خۆی فرێ دەدا؟ هەیە فرە دەدا بەس کەوت پێشان ناوەڵە بەس ئێستا هەیە فرە دەدا. ئەو لۆ لەبەر چ فرێ دەدا؟ ئەگەر یەک احتراماتی هەبیتن لەو داک و بابەی کو ئەو داک و بابەی فرە دەدا ئەوەمان بە خەویان نەکردیا
بە منداری لە لەبۆی بوویتا بووە گویان شتیا شمەشیان شتیا هەموو شتێکیان کردیا خزمەتیان کردیا لە باشیان کردیا گریایە کڕیان کردیتەوە نواندیتیان ئەدیکوویەوە خۆ هەوەتە نەبوو کاکەوە بەرێ نەبخۆ بەخۆی گەورە ئەگە بە خزمەندەی بەخۆی گەورە دەبی ناوەڵە لە تو مندارێک بابی لەو گۆرە خزمەت جۆکە بزانە بە هەفتەشی تەواو بە سێ ڕۆژان تەواو دەبیان نا باشە لە ئاینی ئیسلام دەڵێ لەگەڵ دایک و باوکتان باش بن بەرێ ئەی بۆ ئێستا زۆربەی خەڵک لەگەڵ دایک و باوکی وەکو پێویست باش نییە ئەوەی باش نەبیتن پێت برێم معنە ئیمانی نییە ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خۆی هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکا ئەلان ئەمن مندارم هەیە ئەلعاوەلە شەر دەکەم تەلەفۆن دەکەم چارم هەیە تاری هەرێ لە عەدڵ بەدە دەقەیدی ئەخۆ لەسەر ئەوەیە خۆ هەموو ئێستا تەلەفۆنیان لەو بکەی دێنە یەکوانە قناعات بکە بزەوە هەیەشا داک و بابی هەنا ناسیب کەئەنەما هەنیە ئەنگۆ پێشترێ لەگە داک و باوتان کوو بوو وەڵای ئەمە باشە چ عیبمان لەبوو ناوەڵە لێتان ڕازی بوون ئەرێوەڵە ئەرێوەڵای نێمە ڕازی بوون و ئەم هەموو شمان دەکرد ئەرێوەڵە ئەم بەخۆم کاچ خۆم بە کاچ خۆم برێم درنەم کردیە کرێپارەیم کردیە عەمەلاتیم کردیە مرچی خۆشمان هەبووە ها ئەودا لە ساوعارێ ئەوانە ئیشانەم کردیەوە داخ و بابشنە ڕازی بوون ئەرێوەڵا هەتا ئێرە مارە خۆی لەمە ڕازی بینە هەتوو لە مندارەکانی خۆت ڕازی ئەرێوەڵە ئەرێوە لە مندارە من هیچ عیبیان ئەبات خۆی گەورە بەختەوەرتان کە یا ڕەبی ئامین یا ڕەبی لەگەڵ توش یا ڕەبی ناو لە ئێستا ئەمە قناعات کە تەلەفۆن بەنی سعادات ساریان لە لێرە عادل وەڵا هەتا نوێژەکانشم دێن ئەری بەخۆدای هەموو لەسەر ئەوەیە هەموو ناوچەوانیشە ها کابرا ئەگەرشی نێ پڕک ئەوەی هەبیتن و دینی ئیمانی هەبیتن معنە مندارەکان شەکەی باش دەبیتن ئەگە ناش دیارە نەکو ئەلعان هەیە بڕوبڕایەت هەبیتن کە ئەنەما ئەو داک و بابە هەنیە هە بە فشەی تێدەگا ئەری بەخۆدا هەیە کە ئەنەما ئەو داک و بابە هەر بە خێوی نەکردیە ئەوە خراپە مامە هەیە داک و بابی خۆی دەکوژی هەیە تەبعەن ئەریوەڵە هەیە زۆر کەس هەیە داک و بابی دەدا هەیە فڕە دەدا ئەم بەخۆم جێم لێ بە دەرێ لەو قەبرستانی ئێرە مەعمەر قێڕێ داشی فڕەدایە ئەو دەداشی ناو گوشی بووە گوتی کوڕم ئاگان لە خۆمی لە ڕێ ئەو کابرای بتۆفی باشتریان نا داچ خۆی فرێدایە فڕێدا ناو گوشی گرەیدایە ئەو دەداکە ناوشی گوتی کوڕم لە ڕێ ئاگان لە خۆمیتن خەمی کوڕەکەی بوو ئەو جا کوڕەکەی فکری کردو گوتی ئەو هەستا هیناشە لەبار برجۆر پێ گوتە ژنەکە ژنێ ئەگەر خزمەتی ئەو داکەی من دەکەی ئەگەر نەخوافست ئەتونە ناوگوشی دەرچی گرێ دەی فڕێی دەی ئەو داکە برێ کوڕم لە ڕێ ئاگان لە خۆ بێ ئەدەوە کووە دایک هەموو شتەکە لەکنە من ژیانە ینی هەموو شتەکە ئارێوەڵە پێویستە ئێمە ڕەفتارمان چۆن بێ لەگەڵ دایکمان وڵای هەتا چەندی پێت بکرێت دەی باشبی چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی ئارێوەڵە بە خێویکەی شتی لێ بینی هەرچی مەخچی داوا کرد دەبی لە بۆی بکەی ئەت خۆ نابی ئەوەیکەی باشە هەیە دەڵێ دایکم پێ بەخێو ناکرێت ئەگەر هیچ لە توانایەکی دانەبی ئەگە نادە توانایی دابیتن کو دەتانی بەخێوینەکە ناتانی بەخێوینەکاتم لە بۆی فەرزە لەسەری ئەزرا ئەوە چیە لەسەری خۆ ئەدی کۆ منداری بەخێو کردی ئەو دەڵێن دایکێک نۆ منداڵی بەخێو کرد بەڵام بە نۆ منداڵە نیانتوانی دایکێک بەخێوکەن خوا وەڵڵاهی ئەوانە نازانم برێم چی جوابی دەدەی ئەو نازانم ئەمیش برێم چ ئەنی بەشەر دەبی بەخۆی غیرەتی هەبی دەبی غیرەتی هەبی کە داکەی خۆی بەخێو بکاتن لە تواناشی دانەبیتن ینی ئەگە دەرۆزە کردی دەی بەخێو بکاتنەوە یاننا معقول نییە ینی فڕێدەی شتیوان نییە تەمەنەکەیت هەیە مامە پێشترێ خەڵک دایک و باوکی خۆی فرێدەدا نەخێر بەعاتی ئەومە پێشترەکە نەمازانین داک با فڕێ دەرێتن ئێستا لەوەتی ئەو شتانە دەرچۆ برێن ئەو فلیم و ملیم و دەبینن لە فلیمان و لە ئەنتەرنێتە و نازام چیە و ئەوانە ئەو شتانە هەیە خەرک لەو عارێ پێر بووە زۆر شت هەیە نەکەر ئەوە دایک ژیانە ژیانە ئەی ژیان بێ دایک چۆنە وێرانە هارەوە باشە خەڵک ئێستا چۆن ڕێزە دایکی دەگرێت بەخوای ئەو ڕێزەی قەدیم ئەمە لە داک و بابی خۆمان دەگرت ئەولادی ئێستا ئەو ڕێزەی ناگری
نازانی نازانی ئەو ژیانەی کە ئەمە تێدا ژیاین کە ڕێز و احترامی داک و باب و گەورایەتی و گچکایەتی ئێستا نییە. ئێستا گچکە بستە مندارەکە دەرێ ئەمن هەموو شتێکی دەزانم ئەوەیە لە گۆڕێ. جاران چۆن ڕێستان لە دایکتان دەگرت بۆم باسکە ڕێزگرتنەکە چۆن بوو؟ دایکەکە قسەی کردبە دەبا بمان گوتوا بەرێ وایە مناقەشەمان نەدەکرد بەرانگەنجی ئێستا بە کچ بە کوڕ ئەوڕۆ ئیشش بێ دەکەی شتێکی پێ دەرەی مناقەشت لەگەر دەکا دەرێ ئەوهانی ئەو هایە دێتە ڕادی ئەوە دەی ئەمە هەبین دەرەوە ئەو جیلینگۆ ئێستا پێشکەوتنە هێشتا عسری سرعەیە عسری ئەنتەرنێتە بۆ شێوازە وەڵام دەداتەوە مناقەش لەگەر دەکات. باشە چیت هەیە بۆ ئەوانەی کە دایکی خۆیان فرێ دەدەن ها دەبینین لە خانەی بە ساڵاتوان چەندان دایکی لێیە باشە چیت هەیە بۆ ئەوانەی کە دایکی خۆیان فرێداوە؟ ئەوانە نازانم چ شتێکیان دەربارەی بریم یعنی ئەگەر هەر شتێکی نەشیا و برێم لۆخۆم لە ڕووم نابیرێم دەنا قابلی هەموو شتێکیان پێیان بری چکە داکی وی نییە فرە بدرێ داکی وی نییە لی دوورکەیتەوە ڕسق ئەوەندە ڕسقە هەیە لەگە داکتە ژیان ئەوەندە خۆشاتە داکردمایە ژیان ئەوەندە خۆشەتە دایکمە هارەوە زوو دەچێ لای زوو دەچم داکم مایە با من نەمایە ئەس زوو سەردانی داکم دەکەم. باش کە باوکت نمایە چه هەستێ یعنی چه هەستێک لەلا دروست دەبێت کە ژیان بەبێ باوک چۆنە؟ هەمان کە هەستە ئێستا کە بابیشم بەران کە بابم نەمایە هەندە لە مێژ نییە هەست پێ دەکەم زۆر جار لە خەو لە ڕۆیشتن لە وشەکی دێتەوە یادم زۆر هەست بە غەمباری دەکەی تەمەنات دەکرد مابە ئەوەیە. ئێستاش کە دایک لە ژیان داماوە ئاگاداری بە ئاگاداری تەندروستی بە سۆز و خۆشەویستی خۆتی پێ ببەخشە خوا تەمەند درێژی کە دایمە دوعا دەکەم خوایە ئاسانکاری بکەی لە ڕۆحکێشانی ئاسانی بکەی لە ناو قەبری وەڵامی نەکیر و مەنکری لۆ ئاسانکەی جێی بەهەشت بیدایکم ئینشاءالله. شەی دایک چی دەگەێنێ لە لای تۆ؟ ئەگەر بتێ وەسفی دایک بکەیت دایک قەت وەسف ناکرێ دایک هەموو شتەکە بەڕاستی ئەمە هەمومان خەرداری داکمانین هیچمە هەمومان بەعاممان هەمومان خەرداری داک و ئەو جەبابمان چەندی پێت بکرێتن دەبی لە سەری خۆتی دانەی ئەگە ئیمانی هەبی ئیمانی بۆ خوا بۆ پێغەمبەری خۆی هەبی ئەو داک و بابای فڕەنادا خزمەتی دەکات. ئەگە ئینسان داچی لێ ڕازی بوو خودای گەورەش لێ ڕازی دەبی. کەناڵی پێیان چۆنە؟ ئیشیان چۆنە؟ الحەمدولله الحەمدولله زیاد بێ ئەمە سێزەمە دەپاڕێمەوە بۆ کەناڵەکەتان. یا ڕەبی مۆفەق بی یا ڕەبی بۆ خاتی ئەو پێغەمبەرەی خوا ئەو کەناڵەمان لێ نەسێنی یا ڕەبی خوای بە پەیامی خۆتمان شادکەی یا ڕەبی خوا بە فول دەرسی عەلامان شادکەی یا ڕەبی خوایە ئەگەر ئەوانە باش نینە خوایە ئەو کوردستانی بکەیە قەومی نوح لە ناوی بەری بۆ هاتوو قاتت هەیە ڕیباتت هەیە ئەوەی پێ ناوی چێ شتا کامیڕێی پێەیە ئەها ئەو کابرا قاتی لە بەردایە وەرە ئەدی چ بەوەی دەڵێ چاوی نییە ئەوەش چاوی نیە لە خوای بەزیاد بێت لە خوا لاقەکانی داوەتەیە ئەدی چ بەوەی دەڵێ ئەزیزەکەم ئەتوو تلیارێک مەملەکەتت هەیە و نەوتت هەیە باشە وڵاتانی دیکە چیان هەیە سوێد داری هەیە ئەڵمانیا شتێکی دیکەیە بەڵا کوردستان نەوتی هەیە ئەو نەوتە بەشێ ملیارە هەزار کەسی دەکا باشە ئەمە لە داری زیاتر نیمانە نەشدوو لە کوێڕاهاتوو ئەگەر باتە لە کوێڕاهاتوو پێشم دەگوتی ئەمە لە وڵاتی سوید ڕاهاتوو بەڵێ لە سویدەوە ڕاهاتووم ئێستا هاتوومە بازاری جرگم دێشیەگەوە دەست بێحی دەفرۆشی بە هەزاری تخوا ئەمن بمرم باشتر نییە لەکێوە هاتووە وەڵام منەوە هەفتەکە هاتوومەوە کاوڕۆ دیتت تەزبیحی دەفرۆشی جەرگم ژانی کرد کە دەبینم تەوەلاکە کە دەبینم شەرەف چۆنە ئەوە لە وڵاتی ئێرانە ڕاهاتووە هاتۆتە ئەو لێرێ خانووی بەکرێ گرتووە ئەو گوڵی دەفرۆشی ئەوە شانازی نییە بۆ من ئەوە سەربەرزی نییە بۆ من ئەوە سەربەرزی نییە باری پەیدا دەکات لە پێخۆڕاوەستاوە ئەزیزەکەم داچێت 4 منداڵان بووم 9 منداڵم هەیە ئێستا 4 هەتیومە بوو 12,000 دیناری ئێرە بە 12,000 دیناری چوومە سوید گوێت لێیە 3 منداڵم دختۆرن سۆزان فۆڕەتاکەچی هەیە فۆڕەتاکەجی گەورە سۆران شەریکەتی خۆی هەیە
ئەو خوا یارمەتی من داوە ئەمن بێوەژن بووم رابطەی ئیسلامی مەعاشی دەدا بە من ئەگەر رابطەی ئیسلامی مەحاشی دەدا بە من دەهاتمەوە 100,000 پارەکەم ماز دەکرد جلەیە رابطەی ئیسلامی دەیگووەرن بۆ وەکیلەکەی ڕسمی بگرن والله وبالله وتالله ئەبە خوای تاقوتەنایە نەعلی کچەکەم بەچی دراندووە بە چەقوی چونکە ئەمن لێ ناگرم منداڵم بێنە حلبی بخۆم بێنە حل بووم بەڵا ئیشی ماڵانم کردووە کارەکەریم کردووە هەمووشتم کردو بۆ منداڵی خۆم ئێستا منداڵم دەڵێ دا سد بۆ بکەم دەڵێم ڕۆڵە شیرنەکەم ئەو پارەی ئەتو پەیدا دەکەی پێم حرامە بیدەی بە من دەزانم چۆن پارەی پەیدا دەکەی بەڵای یەک نسحەتی دیکە با لە بیرم نەچی ئاواتم مەبوو ئێکێک بێ مقابلەم کا ئەوە گەیشتە من هزار جار سڵاو و ڕێزمێ بۆ ئەو داکو بابانەی کە منداڵیان لە ئەوروپایە کچیان لە ئەوروپایە دەڵێن کوڕم پارەکەی بنێرەوە ئەگە کوڕی پارەکەی نانێریتەوە دەڵێ ئەو خۆڕیە ئەو وایە بەڵا عەزیزەکەم ئەتو نازانی ئەو پارە چۆن پەیدا دەبێ سەعات حەوتی کچێ من دەڕوا سەعات حەوتی دەڕوا هەتا هەشتی ئێوارێ ناتەوە ڕۆژە حتا ئەوارێ لە سەلاقانە ئەوە دەڵێ لە سەلاقانم دەڵێ مردم دەڵێم ئەتو کورسێکە تێ لەسەر دانیشی ئەمن ناتوانم بۆ پیرەسەری یەک دقەی لەسەر کورسێ دانیشم بۆم نییە ئەگە دە دقەی برا جارێک دە دقە تاخیر بووم کوتی ئەو ڕۆژانەی دەدڕی دەدەقەت پارەکەی لێ دەبڕم کوتم بیبڕە زە ئەمە بۆ نوعی پارە پەیدا دەکەین وڵا کوڕم خۆڕێ پارەم لۆ نانێری ئەدی مامە گیان بۆ دەڵێ کوڕم لە کافرستانیە بۆ پارەکە کافرستانی نێوەنە بوو کاکە بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاوسەرنجی بەشێ لە وڵاتیان بوو لەسەر دایک لە یەکێ لەو کەسانە دەپرسن کە لە خانەی بەساڵات چوانە دەڵێن لە چ شتێکی ژیانت پەشیمانی دەڵێت لەوە پەشیمانم کە منداڵەکانم بۆ خوا گەورە نەکرد بەڵکو بۆ خەڵکم گەورە کرد بۆیە بۆ ئەوەی منداڵەکەت ڕێزێکی تایبەتت لێ بگرێت فێری دینداری بکە فێری خواناسی بکە چونکە ئەو منداڵانەی کە خوا دەناسن ڕێز و تەقدیری زۆر چاچی دایکیان دەگرن ببینن ئەوانەی کە لە خوا ترسن دەزانن دایک چەندێ گەورەیە دەزانن لە دوای کۆچی دایکیشیان دوعای خێریان بۆ دەکەن و لە یادیان ناکەن زوو دەستنە سەر گۆڕەکەیان و لە خوای گەورە دەپارڕێنەوە کە لە گوناحەکانی خۆش بێ و بە بەهەشتی بەرینی شاد بکات لە تۆش دەپرسم ئەگەر دایکت لە ژیان داماوە چەندێ گرنگی پێدەدەی ئەگەر نەژماوە چەندێ لە یادت ماوە و چەندێ دوعای خێری بۆ دەکەی تاتەوەرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ